بەڵێ زۆر باس لە دۆخی مرۆیی کەرتی غەزە دەکرێت بە تایبەت لە دوای ئەو گەمارۆیی کە ئیسرائیل خستوێتە سەر کەرتی غەزە، چونکە جەمال تۆ دەزانی کە پێشتر زۆرینەی هاوکاری و پێداویستیە پزیشکی و مرۆییەکان لە ئیسرائیلەوە دەڕۆیشت بە کەرتی غەزە، بەڵام ئێستا بە تەواوی گەمارۆ خراوەتە سەر کەرتی غەزە بە تایبەت لە دوای هێرشەکەی سەر نەخۆشخانەی مامەدانیە ڕەوشی تەندروستی و وڵاتە بە تەواوی شێواوە و لە مەترسیدایە پشتی ریشە حەماسێ سنوور یعنی ئیسرائیلی بریاردە هەموو ئالیکاریان کوژە ئیسرائیلی دەرباسی غەزە دبن بێنە ڕاوەساندن حتا ئاو و کارەبە و ئالیکاریان تەندروستی. ئێستا ینی قەیرانی ئاویش دروست بووە لە کەرتی غەزە. بەبەسمانە گفتوگوی زیاتر بکەین میوانمان هەیە لە ڕامەڵاوە بەڕێز جومعتایە شرۆڤەکاری سیاسی لە ڕامەڵا لە فەلەستینەوە لەگەڵمانە. بەڕێز جومعام کاتت باش، زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. سەرەتا دەکرێت ینی لە چاوی تۆ ئێمەش دیمەنەکە ببینین ئەوەی کە لە کەرتی غەزە دەگوزارێت چۆنە ئێستا بۆمان باس بکە. سەرەتا سڵاو لە ئێوە لە گەلی ئێوە لە هەرێمی کوردستان بۆ هەروە بۆ گەلی فەڵەستینیش هەروەها بۆ جەماوەری بینەرانی کوردستان 24. دووەم ئەوەی لە کەرتی غەزە ڕوودەدات لە هەموو جیهان ناسراوە کوژرانی منداڵانە، خاک تاڵان دەکرێت، ئافرەت دەکوژرێت، وڵاتی داگیرکاری ئیسرائیل هەموو ستەمکاریەک بەرامبەر بە خەڵکی فەڵەستین دەکات. ئەمەش بەهۆی ئەو پاڵەوانێتیەی کە بەم دواییانە بەرەی بەرگری ئەنجامیدا، بەڵام ئەمە هیچ تاوانێک نەبوو کە حەماس کردی، چونکە ئەوە لە ئەنجامی ئەو تاوانکاری و زڵمە بووە کە لە ماوەی 75 ساڵی ڕابردوودا بەرامبەر بە گەلی فەڵەستین لەلایەن ئیسرائیلەوە کراوە و هەمیشە و بە بەردەوامی هێرشی موشەکی دەکرێتە سەریان و هەروەها خەڵک دەکوژرێت و هیچ کاتێک ئامادە نەبووە ئیسرائیل هاوکاری خەڵکی فەڵەستین بکات تەنیا بە شتێکی کەم نەبێت. ئەوانیش حەماسیش لە کەڵەکەبوونی ئەو هەموو ستەمکاریانە وەڵامێکی موشەکی دایەوە. ئەمە وای لە داگیرکار کرد کە بە تووشی جۆرێک لە ئەنزیما بوو بێت، هێستریا بوو بێت و بۆیە دوجار ڕایگەیاند کە دوجار هێرشێکی شێتانەی بۆ سەرکەرتی غەزە ئەنجامدا و هەموو ئەو هێرشانەش بوونە هۆی وێرانکردن و تێکدان، بەڵام ئاماوە نابێتە هۆی ئەوەی کە خەڵکی فەڵەستین بە هیچ شێوەیەک خۆی ڕادەست بکات، خۆی ڕادەستی ئیرادەی داگیرکاران بکات، چونکە ئەوان لەسەر خاکی خۆیان و تا ئێستاش لە بەرگریکردن لە خاک و وڵاتی خۆیان هەر بەردەوامن و تا کۆتاییش هەر بەردەوام دەبن. برێز جومانوها هەفتەی جۆتمە هەیە ئانگۆ پێش 14 ڕۆژان ریشە حەماسێک و لە هەمبەرەی چەندین باژارên ئیسرائیلê pêk hatî li wir jî zarok hatin kuştin, insanî sivîl hatin kuştin. Yani Hemas ew fikir nedikir ku reaksiyona ango redfe'la İsraîlê li hemberê Gaza dê wisa tund bêti çawa dinirxîn? سەرەتا واتە حەماس بزوتنەوەیەکی نیشتمانی بەرەی بەرگریە و بەرهەڵستی داگیرکاری ئیسرائیلی دەکات و بوونی ئیسرائیل لەسەر خاکەکەی کە ئەو ناوچانەی کە حەماس هێرشی کردە سەر ئەوە خاکی فەڵەستینە لە ڕەسەندا، ئەوە لەلایەن ئیسرائیلەوە کراونەتە نشینگە و دەستی بەسەردا گیراوە، ئەوانەی کە هەموو ئەوانەی بەدەر لەم فەلسەفەیە هەر قسەیەک دەکەن ئەمانە هەمووی بۆ شێواندنی ڕاستیەکانە بە هیچ شێوەیەک بزوتنەوەی حەماس هاوڵاتیانی سڤیلی نەکردوتە ئامانج، ئەو دەنگۆیانەش لە ڕاستیەوە دوورن کە باسی کوشتنی ئافرەت و منداڵان دەکەن لەلایەن حەماسەوە، بەڵام کاتێک دەوڵەتی ئیسرائیل نەتوانێت تەنیا بەڵگەیەکیش بخاتە ڕوو لەسەر کوشتنی
ئافرەتان و منداڵان و چیرۆکەکانی ئیسرائیلی ڕەت کردەوە پێویستە هەموو لایەک باوەڕ بەوە بهێنێت هەروەها کە گوتی حەماس بەشێکە لە داعش یاخود کۆپیەکی داعشە پێویست بوو لەو کاتەدا هیچ لایەنێک باوەڕی پێ نەکردبە و ئەوەی فەلسەفەی حەماس لە پێناویدا دامەزراوە بۆ بەرگریکردنە بۆ بەرەنگاربوونەوەی داگیرکارانە هەروەها ئەو مستەوتاناتانەش کە دەگوترێت حەماس هێرشی کردووەتە سەر ئەوانە هیچ کاتێک خەڵکینی ئاسایی تێدا نیشتەنێجە نەبووە باڵکو زۆربەیان لە سەربازگەکانی ئیسرائیل پێکاتون ڕاستە لە هەندێک شوێن نیشتەجێش هەن بەڵام ئەو یەکانەی کە خەڵکی شتەیدا نیشتەجێیە هەمویان خانەوادەی چەکدارانی ئیسرائیلن و حەماس بۆ هەموو جیهان ئەوەی سەلماند کە و داوای لە هەموو لە کێش کرد کە پێویستە پارێزگاری لە گیانی هاوڵاتیانی مەدەنی برێ جمعە دخوازم وێ پرسێ بکەم نەها گەلێک ڤیدیۆ هاتنە بەلافکردن دوا ڤیدیۆیان دە بمخابنی بە هەند شتێن نەجوان هاتن دیتن تەژی بخە ممکنە و ڤیدیۆ دیتبن ji aliyê din daxuyaniyekî serokê Filistînê Birêz Mehmûd Abbas hebû ku Birêz Mehmûd Abbas got Hamas nûnerîtiya gelê Filistînê nake. Tu çawa dine? حەماس بەشێکە لە گەلی فەڵەستین بۆ لە جزری قەمار نەهاتووە لە گردردونی شەوە نەهاتووە باڵکو هەڵقوڵاوی جنا و جەرگەی گەلی فەڵەستینە و بەشێکی ڕەستەنی گەلی فەڵەستینە ئەو کارێکە ئەنجامیشیدا لە دژی فەڵەستینیەکان نەبوو باڵکو لە دژی داگیرکاران بوو لە دژی سوپا و سەرباز و پۆلیسەکانی ئیسرائیل بوو لە دژی ئەوانە بوو کە خاکی فەڵەستینیان نەهبوو داگیر کردووە ئەوانە ئێمە ئێستا چی دەڵێن لەبارەی دەوڵەتێک کە خۆی بە وڵاتاکی دیموکراتی ناو دەبات و خۆی بەوە دەناسێنێت کە پارێزگاری لە مافەکانی مرۆڤ دەکات لە کاتێکدا 4,000 کەس لە ئافرەت و ژن و منداڵ دەکوژێت دەستێنێت هەروەها ئەو وێرانکاریایی کە بۆ بەرامبەر بە نەخۆشخانەی مەحمەدانیە ئەنجامیدا کە لەلایەن سەدان سەرکردەی جیهانیە وەڕەت کرایەوە فەڕەنسا دەڵێت کە ئەوە لە ڕێگەی هێرشێکی موشکی هەڵەی حەماسەوە بۆ هێرشەکەی سەر نەخۆشخانەی مەحمەدانیە. بەڵێ ئەمە هێرشە و من حەز دەکەم وەک کەسێکی فەڵەستینی بەرگری لە خۆم بکەم و دەمەوێت بەرگری لە خۆم بکەم ڕاستە کە حەماس دەست پێشخەری هێرشەکە کرد بەڵام ئەمە دواتر جەنگەکە فێڵ لە جەنگەکە کرا و نەخۆشخانەی مەحمەدانی لە ڕاستیدا توانە سەربازیەکانی زۆر ڕاشکاوانن هیچ بە هیچ شێوەیەک حەماس ئەو جۆرە چەکەی نییە کە بەتەنیا یەک موشک بتوانێت نەخۆشخانەیەکی بەو قەبارە گەورەیە وێران بکات ئەمە لە ڕاستیدا موشکی ئیسرائیلیە و دووریش نییە کە دروستکراوی ئەمریکا بێت ئەو موشەکە تەنانەت ئیسرائیلیش تا ئێستا هۆشداری داوە تا 21 نەخۆشخانە لە کەرتی غەزە بۆ ئەوەی چۆڵی بکەن تەنیا چەند کاتژمێرێکی بۆ دانابوون چونکە بەڵام گوێ بە و بانگەوازای ئیسرائیل نەدرا چونکە نەخۆشخانە دامەزراوەیەکی هەستیارە و بە سەدان نەخۆش و کەسان هەن لە یەکەکانی چاودێری چڕدان بۆیە ئەو موشەکەی کە ئاراستەی نەخۆشخانەی مەحمەدانیە کرا ئەو موشەکە هی وڵاتی قوارەی ئیسرائیلە ئەوانن کە نەخۆشخانەکان دەکەنە ئامانج و زۆریش ڕوون و ئاشکرایە ئەو پاساوانەی ئەوان دەهێنەوە هیچ بنەمایەکی ڕاستیان نییە و ئەو
بۆ چاوی خۆی دەبینیت کە منداڵان هاوار دەکەن کە دەبینی ژن پارچە پارچە دەبینن منداڵان لەبەر یەک هەڵدەوەشێنەوە جەستەکانیان چەکی قەدەغەکراو لەسەر ئاستی جیهان بەکاردەهێنن حەماس ئەو چەکەی بەدەستی حەماسەوەیە تەنیا ئەوەیە کە پەیامەکە گەیشت بەرەسیارێکی دیکە بکەم ینی هەر لە سەرەتای دەستپێکردنی ئەم شەڕەوە زۆر وڵاتی عەرەبی و ئیسلامی پشتگیری خۆیان بۆ کەرتی غەزە دووپات کردوتەوە ئەم پشتگیریانە تا چەند لەسەر ئەرزی واقع توانیوێتی هاوکاری کەرتی غەزە بکات لە کۆتایی هێنان بەو شەڕی کە دەستی پێکردووە. باڵێ فەڵەستین بەتەنیا لە وڵاتی خۆیان بەتەنیا بەشێکی دابڕاونین لە وڵاتانی دیکە لە چوارچێوە و ناوجەرگە و هەڵقوڵاوی جیهانی عەرەبیە ئەوە ئەرکی هەموو موسڵمان و هەموو ئازادی خوازێکی جیهان و کەسێکی شەرەفمەندی ئەم وڵاتەیە کە بەدەم بانگەوازی کەسی خەڵکی لێ قەوماوی فەڵەستینەوە بێت و هەروەها لە ڕووی داگیرکاران بوەستێتەوە ئەمە شتێکی زۆر ئاساییە کە هەموو جیهانی عەرەبی هاوسۆز بن گەلانی عەرەبی و ئیسلامی هاوسۆز بن لەگەڵ دۆزی فەڵەستین و ئەوان ئامادەییان دەربڕیوە و هاوکاریشیان کۆ کردوتەوە کۆمەکیان کۆ کردوتەوە بەڵام داگیرکاران ڕەتیان کردوتەوە کە بە هیچ شێوەیەک هاوکار بێت و بە سیاسەتی گرتنبەری سیاسەتی برسیکردن و تینوکردنیش دەیەوێت خەڵکی لەناو ببات وەک دەبین کە لە ڕووی مرۆییەوە هەموو جیهان بانگەشە بۆ ئەوە دەکات کە وڵاتانی جیهان لە ڕووی ئینسانیەوە لە ڕووی مرۆییەوە هاوسۆزی خەڵکی فەڵەستین بن لە کاتێکدا ئەو هەموو چەکە قەدەغە کراوە ئیسرائیل بەکاردەهێنێت بۆ سەر خەڵکی فەڵەستین ئێمە لەو باوەڕەدان کە ئەمریکا بە کەشتیگەلەکانیەوە و بە هەموو هێز و توانە سەربازیەکانیەوە هەروەها بە لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەشەوە هەموو چالاکیەکانی خستۆتە گەڕ بۆ و ماف بە ئیسرائیل دەدات و بانگەشە بۆ ئەوە دەکات کە ئیسرائیل مافی خۆیەتی بەرگری لە خۆی بکات و وەڵامی حەماس بداتەوە بەڵام ئەوەی کە ئیسرائیل کردی هەموو ئەو باگراوندەی گۆڕی هەموو دیمەنەکانی گۆڕی هەموو ئەو وەحشی گەراتیە نیشانی جیهاندا کە ئیسرائیل بەرامبەر بە خەڵکی فەڵەستین دەکات چونکە دەوڵەتی کە قەوارەی ئیسرائیلی زۆر محافلی دەولی جوڵاندووە لە دژی خەڵکی فەڵەستین و زۆر کۆمەڵکوژیشی بەرامبەر بە خەڵکی فەڵەستین ئەنجام داوە هەمان سیاسەتی ئەڵمانی نازیەکانیان گرتووەتە بەر کاتێک سوتماکی نازیەکان لە جیهان دەنگیدایەوە و بەدەیان برێز جومعە بەڵێ دخوازم تاوانی گەورەی ئەنجامدان برێز جومعە دخوازم بپرسم نوها حماس تا وەکی ڕێخستنەکە بەرگیری بناف کرد تەفگەرەکە بەرگری گەلو تەفگەرەکە بەرگری خەڵکی سیڤیل ژن زارۆکە درەڤێنێ حتا هەر ئیرۆ حماس دو دیل سەربەست بەردان یەک دایەکێک و یەک زارۆک ئەمریکی بوون بێ ناوبێنکاریە قەتەری هەروەها تێگوتن و حماس مرۆڤین سیڤیل وەکی قەلغان دشەردە بکارتینە دیتناتە بکر بە هیچ شێوەیەک وەکو قەلغانی مرۆیی بەکارنەهێنراون لەلایەن حەماسەوە ئەوەی بانگەشەش بۆ ئەوە دەکات پێویستە بە بەڵگەوە ئەو قسانە بکات نە ئیسرائیل و نە ئەمریکا و نە پاڵپشتکارەکانی ئیسرائیل نەیانتوانیوە بە شێوە تەنیا لە ڕێگەی وێنەیەکیشەوە ئەوە بسەلمێنن کە حەماس منداڵان و ژنان دەکاتە ئامانج یاخود کۆمەڵکوژی بەرامبەر دەرهاق بە هاوڵاتیانی سیڤیل ئەنجام داوە بەڵکو ئەوە و حەماس بە هیچ شێوەیەک خەڵک وەکو قەلغانی مرۆی بەکار ناهێنێ چونکە هەر لە بنەڕەتدا حەماس بەشێکی هەڵقوڵاوی ناو کۆمەڵگەی فەڵەستینیە و ئێستا بەس دەیان چالاکوانمان لە زیندانەکانی ئیسرائیل و لە ژووری تاکە کەسیدا
هێراونەتەوە لە کاتێکدا ئەوانەی کەوتنە دەست حەماس بە هەموو شێوەیەک خزمەتیان کرا بە هەموو شێوەیەک بە معەزەز و مکەڕەم ڕێزیان لێگیرە لە ساڵی 2004ش بە نزیکەی 4 ساڵ 20 ساڵ چەندین کەس کەوتنە دەست حەماسەوە بەڵام بە هیچ شێوەیەک وەک قەلغانی مرۆی بەکار نەهێنا هەمووتان بە چاوی خۆتان دەبینن ئەو ئاگر و دووکەڵی کە بە سەر ئاسمانی غەزەوەیە هەمووتان ئەو کۆمەڵکوژیانە دەبین کە دەرهەق بە گەلی فەڵەستین دەکرێت لە سەبرە و شەتێلە لە کەرامە لە لوبنان لە دێریاسین لە تانتۆرە لە کۆمەڵکوژیەکانی ڕاپەرنەکەی یەکەم ڕاپەرنەکەی دووەم ساڵی 2014 دەوڵەتی تورکیا بە خۆی بە ئیسرائیل ڕایگەیاند کە زیاتر لە 1400 کەسی کۆمەڵکوژ کردووە ئەمانە بە سەدان هەزار شەهیدمان داوە ئێمە لەو پێناوەدا سپاس بۆتە جوماتایە شرۆڤەکاری سیاسی ژرامە لە لەگەلمە بەڵێ زۆر باس لە دۆخی مرۆیی کەرتی غەزە دەکرێت بە تایبەت لە دوای ئەو گەمارۆیی کە ئیسرائیل خستوێتە سەر کەرتی غەزە چونکە جەمال تۆ دەزانی کە پێشتر زۆرینەی هاوکاری و پێداویستیە پزیشکی و مرۆییەکان لە ئیسرائیلەوە دەڕۆژ بە کەرتی غەزە بەڵام ئێستا بە تەواوی گەمارۆ خراوەتە سەر کەرتی غەزە بە تایبەت لە دوای هێرشەکەی سەر نەخۆشخانەی مامەدانیە ڕەوشی تەندروستی وڵاتە بە تەواوی شێواوە و لە مەترسیدایە پشتی ریشە حەماسێ سنوور یعنی ئیسرائیلی بریاردە هەموو ئالیکاریان کوژە ئیسرائیلی دەرباسی غەزە دەبن بێنە ڕاوەساندن حتا ئاو و کارەبە و ئالیکاریان تەندروستی ئێستا ینی قەیرانی ئاویش دروست بووە لە کەرتی غەزە بە بەسمانە گفتوگوی زیاتر بکەین میوانمان هەیە لە ڕامەڵاوە بەڕێز جوماتایە شرۆڤەکاری سیاسی لە ڕامەڵا لە فەلەستینەوە لەگەڵمانە بەڕێز جومعام کاتت باش زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 سەرەتا دەکرێت ینی لە چاوی تۆ ئێمەش دیمەنەکە ببینین ئەوەی کە لە کەرتی غەزە دەگوزارێت چۆنە ئێستا بۆمان باس بکە سەرەتا سڵاو لە ئێوە لە گەلی ئێوە لە هەرێمی کوردستان بۆ هەروە بۆ گەلی فەڵەستینیش هەروەها بۆ جەماوەری بینەرانی کوردستان 24 دووەم ئەوەی لە کەرتی غەزە ڕوودەدات لە هەموو جیهان ناسراوە کوژرانی منداڵانە خاک تاڵان دەکرێت ئافرەت دەکوژرێت وڵاتی داگیرکاری ئیسرائیل هەموو ستەمکاریەک بەرامبەر بە خەڵکی فەڵەستین دەکات ئەمەش بەهۆی ئەو پاڵەوانێتیەی کە بەم دواییانە بەرەی بەرگری ئەنجامیدا بەڵام ئەمە هیچ تاوانێک نەبوو کە حەماس کردی چونکە ئەوە لە ئەنجامی ئەو تاوانکاری و زڵمە بووە کە لە ماوەی 75 ساڵی ڕابردوودا بەرامبەر بە گەلی فەڵەستین لەلایەن ئیسرائیلەوە کراوە و هەمیشە و بە بەردەوامی هێرشی موشەکی دەکرێتە سەریان و هەروەها خەڵک دەکوژرێت و هیچ کاتێک ئامادە نەبووە ئیسرائیل هاوکاری خەڵکی فەڵەستین بکات تەنیا بە شتێکی کەم نەبێت ئەوانیش حەماسیش لە کەڵەکەبوونی ئەو هەموو ستەمکاریانە وەڵامێکی موشەکی دایەوە ئەمە وای لە داگیرکار کرد کە بە تووشی جۆرێک لە ئەنزیما بوو بێت هێستریا بوو بێت و بۆیە دوجار ڕایگەیاند کە دوجار هێرشێکی شێتانەی بۆ سەرکەرتی غەزە ئەنجامدا و هەموو ئەو هێرشانەش بوونە هۆی وێرانکردن و تێکدان بەڵام ئاماوە نابێتە هۆی ئەوەی کە خەڵکی فەڵەستین خۆ بە هیچ شێوەیەک خۆی ڕادەست بکات خۆی ڕادەستی ئیرادەیی داگیرکاران بکات چونکە ئەوان لەسەر خاکی خۆیانن و تا ئێستاش لە بەرگریکردن لە خاک و وڵاتی خۆیان هەر بەردەوامن و تا کۆتاییش هەر بەردەوام دەبن برێ جومانوها هەفتەی جۆتمەهێ ئانگۆ پێش 14 ڕۆژان ریشە حەماسێک و لە هەمبەرەی چەندین باژارên ئیسرائیلê pêk hatî li wir jî zarok hatin kuştin insanî sivîl hatin kuştin yani Hemas ew fikir nedikir ku
ریاکسیۆنا ئانگۆ ردفعل ئیسرائیل لەهەمبەری غەزە دێ وسا تند بێت چاوا دنرخین سەرەتا واتە حەماس بزوتنەوەیەکی نیشتمانی بەرەی بەرگریە و بەرهەڵستی داگیرکاری ئیسرائیلی دەکات و بوونی ئیسرائیل لەسەر خاکەکەی کە ئەو ناوچانەی کە حەماس هێرشی کردە سەر ئەوە خاکی فەڵەستینە لە ڕەسەندا ئەوە لەلایەن ئیسرائیلەوە کراونەتە نشینگە و دەستی بەسەردا گیراوە ئەوانەی کە هەموو ئەوانەی بەدەر لەم فەلسەفەیە هەر قسەیەک دەکەن ئەمانە هەمووی بۆ شێواندنی ڕاستیەکانە بە هیچ شێوەیەک بزوتنەوەی حەماس هاوڵاتیانی سڤیلی نەکردوتە ئامانج ئەو دەنگۆیانەش لە ڕاستیەوە دوورن کە باسی کوشتنی ئافرەت و منداڵان دەکەن لەلایەن حەماسەوە بەڵام کاتێک دەوڵەتی ئیسرائیل نەتوانێت تەنیا بەڵگەیەکیش بخاتە ڕوو لەسەر کوشتنی ئافرەتان و منداڵان و چیرۆکەکانی ئیسرائیلی ڕەت کردەوە پێویستە هەموو لایەک باوەڕ بەوە بهێنێت هەروەها کە گوتی حەماس بەشێکە لە داعش یاخۆت کۆپیەکی داعشە پێویست بوو لەو کاتەدا هیچ لایەنێک باوەڕی پێ نەکردبایە و ئەوەی فەلسەفەی حەماس لە پێناویدا دامەزراوە بۆ بەرگریکردنە بۆ بەرەنگاربوونەوەی داگیرکارانە هەروەها ئەو مستەوتاناتانەش کە دەگوترێت حەماس هێرشی کردووەتە سەر ئەوانە هیچ کاتێک خەڵکی ئاسایی تێدا نیشتەنێجە نەبووە باڵکو زۆربەیان لە سەربازگەکانی ئیسرائیل پێکاتون ڕاستە لە هەندێک شوێن نیشتەجێش هەن بەڵام ئەو یەکانەی کە خەڵکی شتێدا نیشتەجێیە هەمویان خانەوادەی چەکدارانی ئیسرائیلن و حەماس بۆ هەموو جیهان ئەوەی سەلماند کە و داوای لە هەموو لایەکیش کرد کە پێویستە پارێزگاری لە گیانی هاوڵاتیانی مەدەنی برێ جمعە دخوازم vê pirsê bikim niha gelek vîdeo hatine belavkirin duwa vîdyoyan de bi mixabinî ve hin tiştên ne ciwan hatin dîtin te jî bi xwe mimkine û vîdyo dîtibin ji aliyê din daxuyaniyekî serokê Filistînê Birêz Mehmûd Abbas hebû ku Birêz Mehmûd Abbas got Hamas nûnerîtiya gelê Filistînê nake tu çawa din حەماس بەشێکە لە گەلی فەڵەستین بۆ لە جزری قەمار نەهاتووە لە گردردونی شەوە نەهاتووە باڵکو هەڵقوڵاوی جنا و جەرگەی گەلی فەڵەستینە و بەشێکی ڕەستەنی گەلی فەڵەستینە ئەو کارێک کە ئەنجامیشیدا لە دژی فەڵەستینیەکان نەبوو باڵکو لە دژی داگیرکاران بوو لە دژی سوپا و سەرباز و پۆلیسەکانی ئیسرائیل بوو لە دژی ئەوانە بوو کە خاکی فەڵەستینیان نەهبوو داگیر کردووە ئەوانە ئێمە ئێستا چی دەڵێن لەبارەی دەوڵەتێک کە خۆی بە وڵاتێکی دیموکراتی ناو دەبات و خۆی بەوە دەناسێنێت کە پارێزگاری لە مافەکانی مرۆڤ دەکات لە کاتێکدا 4,000 کەس لە ئافرەت و ژن و منداڵ دەکوژێت دەستێنێت هەروەها ئەو وێرانکاریایی کە بۆ بەرامبەر بە نەخۆشخانەی مەحمەدانیە ئەنجامیدا کە لەلایەن سەدان سەرکردەی جیهانیەوە ڕەت کرایەوە فەڕەنسا دەڵێت کە ئەوە لە ڕێگەی هێرشێکی موشەکی هەڵەی حەماسەوە بووە هێرشەکەی سەر نەخۆشخانەی مەحمەدانیە بەڵێ ئەمە هێرشە و من حەز دەکەم وەک کەسێکی فەڵەستینی بەرگری لە خۆم بکەم و دەمەوێت بەرگری لە خۆم بکەم ڕاستە کە حەماس دەست پێشخەری هێرشەکە کرد بەڵام ئەمە دواتر جەنگەکە فێڵ لە جەنگەکە کرا و نەخۆشخانەی مەحمەدانی لە ڕاستیدا
توانە سەربازیەکانی زۆر ڕاشکاوانن هیچ بە هیچ شێوەیەک حەماس ئەو جۆرە چەکەی نییە کە بەتەنیا یەک موشک بتوانێت نەخۆشخانەیەکی بەو قەبارە گەورەیە وێران بکات ئەمە لە ڕاستیدا موشکی ئیسرائیلیە و ئوز دووریش نییە کە دروستکراوی ئەمریکا بێت ئەو موشەکە تەنانەت ئیسرائیلیش تا ئێستا هۆشداری داوە تا 21 نەخۆشخانە لە کەرتی غەزە بۆ ئەوەی چۆڵی بکەن تەنیا چەند کاتژمێرێکی بۆ دانابوون چونکە بەڵام گوێ بە و بانگەوازای ئیسرائیل نەدرا چونکە نەخۆشخانە دامەزراوەیەکی هەستیارە و بە سەدان نەخۆش و کەسان هەن لە یەکەکانی چاودێری چڕدان بۆیە ئەو موشەکەی کە ئاراستەی نەخۆشخانەی مەحمەدانیە کرا ئەو موشەکە هی وڵاتی قوارەی ئیسرائیلە ئەوانن کە نەخۆشخانەکان دەکەنە ئامانج و زۆریش ڕوون و ئاشکرایە ئەو پاساوانەی ئەوان دەهێنەوە هیچ بنەمایەکی ڕاستیان نییە و ئەو بۆ چاوی خۆی دەبینیت کە منداڵان هاوار دەکەن کە دەبینی ژن پارچە پارچە دەبینن منداڵان لەبەر یەک هەڵدەوە شێنەوە جەستەکانیان چەکی قەدەغەکراو لەسەر ئاستی جیهان بەکاردەهێنن حەماس ئەو چەکەی بەدەستی حەماسەوەیە تەنیا ئەوەیە کە پەیامەکە گەیشت بەڕێزجمعە پرسیارێکی دیکە بکەم ینی هەر لە سەرەتای دەستپێکردنی ئەم شەڕەوە زۆر وڵاتی عەرەبی و ئیسلامی پشتگیری خۆیان بۆ کەرتی غەزە دووپات کردوتەوە ئەم پشتگیریانە تا چەند لەسەر ئەرزی واقع توانیوێتی هاوکاری کەرتی غەزە بکات لە کۆتایی هێنان بەو شەڕی کە دەستی پێکردووە باڵێ فەڵەستین بەتەنیا لە وڵاتی خۆیان بەتەنیا بەشێکی دابڕاونین لە وڵاتانی دیکە لە چوارچێوە و ناوجەرگە و هەڵقوڵاوی جیهانی عەرەبیە ئەوە ئەرکی هەموو موسڵمان و هەموو ئازادی خوازێکی جیهان و کەسێکی شەرەفمەندی ئەم وڵاتەیە کە بەدەم بانگەوازی خەڵکی لێ قەوماوی فەڵەستینەوە بێت و هەروەها لە ڕووی داگیرکاران بوەستێتەوە ئەمە شتێکی زۆر ئاساییە کە هەموو جیهانی عەرەبی هاوسۆز بن گەلانی عەرەبی و ئیسلامی هاوسۆز بن لەگەڵ دۆزی فەڵەستین و ئەوان ئامادەییان دەربڕیوە و هاوکاریشیان کۆ کردوتەوە کۆمەکیان کۆ کردوتەوە بەڵام داگیرکاران ڕەتیان کردوتەوە کە بە هیچ شێوەیەک هاوکار بێت و بە سیاسەتی گرتنبەری سیاسەتی برسیکردن و تینوکردنیش دەیەوێت خەڵکی لەناو ببات وەک دەبین کە لە ڕووی مرۆییەوە هەموو جیهان بانگەشە بۆ ئەوە دەکات کە وڵاتانی جیهان لە ڕووی ئینسانیەوە لە ڕووی مرۆییەوە هاوسۆزی خەڵکی فەڵەستین بن لە کاتێکدا ئەو هەموو چەکە قەدەغە کراوە ئیسرائیل بەکاردەهێنێت بۆ سەر خەڵکی فەڵەستین ئێمە لەو باوەڕەدان کە ئەمریکا بە کەشتیگەلەکانیەوە و بە هەموو هێز و توانە سەربازیەکانیەوە هەروەها بە لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەشەوە هەموو چالاکیەکانی خستۆتە گەڕ بۆ و ماف بە ئیسرائیل دەدات و بانگەشە بۆ ئەوە دەکات کە ئیسرائیل مافی خۆیەتی بەرگری لە خۆی بکات و وەڵامی حەماس بداتەوە بەڵام ئەوەی کە ئیسرائیل کردی هەموو ئەو بەگراوندەی گۆڕی هەموو دیمەنەکانی گۆڕی هەموو ئەو وەحشیگەراتیە نیشانی جیهاندا کە ئیسرائیل بەرامبەر بە خەڵکی فەڵەستین دەکات چونکە دەوڵەتی قەوارەی ئیسرائیلی زۆر محافلی دەولی جوڵاندووە لە دژی خەڵکی فەڵەستین و زۆر کۆمەڵکوژیشی بەرامبەر بە خەڵکی فەڵەستین ئەنجام داوە هەمان سیاسەتی ئەڵمانی نازیەکانیان گرتووەتە بەر کاتێک سوتماکی نازیەکان لە جیهان دەنگیدایەوە و بەدەیان برێز جمعە بەڵێ دخوازم تاوانی گەورەی ئەنجامدان برێز جمعە دخوازم بپرسم نوها حەماس تا وەکی ڕێخستنەکە بەرگیری بناو کرد تەفگەرەکە بەرگری
گەلو تەفگەرەکە بەرگری خەڵکی سیڤیل ژێن زارۆکە درەڤێنێ حتا هەر ئیرۆ حەماس دو دیل سەربەست بەردان یەک دایەکێک و یەک زارۆک ئەمریکی بوون بێ ناوبێنکاریە قەتەری هەروەها تێگوتن و حەماس مرۆڤین سیڤیل وەکی قەلغان دشەردە بکارتینە دیتناتە بکر بە هیچ شێوەیەک وەکو قەلغانی مرۆیی بەکار نەهێنراون لەلایەن حەماسەوە ئەوەی بانگەشەش بۆ ئەوە دەکات پێویستە بە بەڵگەوە ئەو قسانە بکات نە ئیسرائیل و نە ئەمریکا و نە پاڵپشتکارەکانی ئیسرائیل نەیانتوانیوە بە شێوە تەنیا لە ڕێگەی وێنەیەکیشەوە ئەوە بسەلمێنن کە حەماس منداڵان و ژنان دەکاتە ئامانج یاخود کۆمەڵکوژی بەرامبەر دەرهاق بە هاوڵاتیانی سیڤیل ئەنجام داوە باڵکو ئەوە و حەماس بە هیچ شێوەیەک خەڵک وەکو قەلغانی مرۆی بەکار ناهێنێ چونکە هەر لە بنەڕەتدا حەماس بەشێکی هەڵقوڵاوی ناو کۆمەڵگەی فەڵەستینیە و ئێستا بەس دەیان چالاکوانمان لە زیندانەکانی ئیسرائیل و لە ژووری تاکە کەسیدا هێراونەتەوە لە کاتێکدا ئەوانەی کەوتنە دەست حەماس بە هەموو شێوەیەک خزمەتیان کرا بە هەموو شێوەیەک بە معەزەز و مکەڕەم ڕێزیان لێگیرە لە ساڵی 2004ش بە نزیکەی 4 ساڵ 20 ساڵ چەندین کەس کەوتنە دەست حەماسەوە بەڵام بە هیچ شێوەیەک وەک قەلغانی مرۆی بەکار نەهێنە هەمووتان بە چاوی خۆتان دەبینن ئەو ئاگر و دووکەڵی کە بە سەر ئاسمانی غەزەوەیە هەمووتان ئەو کۆمەڵکوژیانە دەبین کە دەرهاق بە گەلی فەڵەستین دەکرێت لە سەبرە و شەتێلە لە کەرامە لە لوبنان لە دێریاسین لە تانتۆرە لە کۆمەڵکوژیەکانی ڕاپەرنەکەی یەکەم ڕاپەرنەکەی دووەم ساڵی 2014 دەوڵەتی تورکیا بە خۆی بە ئیسرائیل ڕایگەیاند کە زیاتر لە 1400 کەسی کۆمەڵکوژ کردووە ئەمانە بە سەدان هەزار شەهیدمان داوە ئێمە لەو پێناوەدا سپاس بۆتە جوماتایە شرۆڤەکاری سیاسی ژرامەلە لەگەڵمە